طبعا تا ئێستا یاسای بودجەی 2023 عێراق نەچۆتە بواری جێبەجێکردن. ڕاستە خەڵکی کوردستان چاوەڕوانی زۆرە، بەڵام ئەوەی کە ماوە یەکەم دەرچوونی ڕێنماییە لە وەزارەتی دارایی عێراق کە لە ڕۆژانی داهاتوو ڕێنماییەکان دەرەچێ و یاسای بودجە دەست بە جێبەجێکردنی ئەکرێ. ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستانە پاکتاوی 6 مانگی ڕابردووە کە تا 25 سێ هەرێمی کوردستان خۆی نەوتی فرۆشتووە، لەوێ هەر بەرمیلێک نەوت بە هەر چەندمان فرۆشتوێ عێراق 70 دۆلارمان لەسەر حسابەکە و ئەوەی دەمێنێتەوە نیوەی داهاتی خاڵە سنووریەکانە عێراق دەیبا. بەشی هەرێم لەویا چەندێک بمێنێتەوە پارەمان بۆ دێت. لە 25 سێ بەولاوە هەتاکو و کۆتایی مانگی 6 بەشە بودجەی تەواوەتی دەبێت بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان 2 تریلیۆن پارەی بۆ هاتووە. لە ئەم پاکتاوە ئومێ دەکەم لە جێبەجێبوونی یاسای بودجە هەرێمی کوردستان بتوانێت موچەی مانگی 6 بە زووی دابش بکات، چونکە ئەو پاکتاوەی کە دێتەوە بۆ هەرێمی کوردستان بەشی ئەوواکەوە ئەو داهاتەی کە خۆی لە ناوخۆهەی بووە، بەشی ئەوواکە کە موچەی مانگی 6 پێ بدە. ئەو بەشە بودجەی لە ڕۆژانی ئایندە بۆ هەرێمی کوردستان دێت، بەشە بودجەی مانگی 7 بۆیە دەبێ هەرێمی کوردستان لەو پاکتاوە موچەی مانگی 6 تەواو بکە.